هەرکەس خاوەن مێژووە هەرکەس خاوەن خەباتە با ئیمزا کۆکەینەوە ئێستاکە لەم وڵاتە ئەم ڕادیۆ بێتە کەناڵ لە نێو سایتی نیمساتە ئەم ڕادیۆ بکەینە کەناڵ لە نێو سایتی نیمساتە هەی ڕادیۆی گەڕیانی میلی یەکەمی کوردستانە لە شاری سلەیمانی و لە پایتەختی بابانە دەرگاکەی کراوەیە بەڕووی هونەرمەندانە بۆ هونەرمەندی میلی بووە ئەبا قوتابخانە بووە ئەبا قوتابخانە سڵاو سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە کاژەلال و سەرجەم کارمەندەکانە میوان عزیزەکان ئامادەبوانی خۆشەویست لێ پرسراوانی حیزبی و حکومی بە ناوی کۆمەڵەی هونەری ملی کوردستان و بە ناوی دەستگای میدیایی گەڕیان بە خێراتنی هەموو لایەکتان دەکەین. یادی 4 ساڵەی دامەزراندنی کەناڵی میدیایی گەڕیانە بۆیە ئەمڕۆ ویستمان لەگەڵ ئێوەی خۆشەویست ئاهەنگێکی خنجیلانە ساز بکەین. سەرەتاو لە دەستپێکی بەرنامەکانماندا وەکو ئەرکی سەرشانی هەمیشەییمان ساتێک بۆ گیانی پاکی شەهیدان بە پێوەوەستین. زۆر سپاس فەرموو. ڕادیۆی ملی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان. ڕادیۆی ملی گەڕیان ماڵی هونەرمەندان. خۆشەویستان داوا لە بەڕێوەبەری کەناڵی میدیایی گەڕیان بەڕێز کاک جەزای ساز دەکەم با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. ئامادەبوانی بەڕێز زۆر بە گەرمی بەخێراتنتانەکەم بە تایبەتی بەخێراتنی هەڤاڵ کاک عەباسەکەم لێپرسایی وەردی پیشەی لە مەکتەبی ڕێکخراوەکان و ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی هەڤاڵ فریار ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی لە مەکتەبی ڕێکخراوەکان مامۆستا جەلال عوسمان و مامۆستا دڵشاد و سەرجەم میوانەکانی مەکتەبی ڕێکخراوەکان و سەرجەم چین و توێژەکان مامۆستا ئەیوب و نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندان و خۆشەویستان و ئامادەبوان ڕاگەاندکارەکان ئەو میوانانی کە هیوایەکیان بەگەڕێن هەیە هەمووتان بەخێر بێن. خۆشەویستان بیرۆکەی گەڕای میدیا لەوە سەری هەڵا ئێمە هەر زۆر دنیایەک سێر هەڵێ ڕێکەوتێک کە ئەنی خوای گەورە بۆ شێوەڕێکی خستو ئێمە لە 12/12/2023 لە کاتی سەرهەڵدانی داعش و توندڕەوی لە وڵاتەیە کە ئیتر ئەگەر بەو شێوەیە بەردەوام بۆیە هیچ شتێک لە وڵاتەیە نامە بە ناوی چالاکی هونەری و کولتوری. ئێمە کافترەیە کە تووری زەردەشمان دامەزرانە و کۆمەڵەی هونەری ملی کوردستان لەگەڵ هاوڕێم بەرزانی قالەی خەڵووس بۆ ماوەی ئەتا ساڵی 2018 توانیمان ئەو چەند ساڵە بە بەردەوام هەموو ڕۆژە چالاکیێکی کللتوری هەموو ئێوارە ئاهەنجێک چەندین چالاکی هونەری پێشکەش بکەین بەخۆبەخش بەبێ بەرامبەر بۆ خەڵک. باشترین کۆنسێرتەکانمان لێ پێشکەشە کرد. یەکێ لەو شانازیانی کە ماوە تا ئێستا لە تۆمارەکانمانە دوایین بەرهەمی دوایین ئێوارە ئاهەنجی مامۆستا کەریم کاوان ڕۆحی شاد بێ کە لای ئێمە گۆرانیتووە ڕۆحی شاد بێ مامشکوری خەیات و چەندین هونەرمەندی تر ئەمانەش هەمووی بەبێ بەرامبەر کە لە هەر شوێنێکی دنیای بێت لە کافتریایەک کۆنسێرت تێبکرێ بێ بە بلیدیا بە پارە بچنە ژوورە ئەوانە هەمووی بەبێ بەرامبەر لای ئێمە هەموو چوارشەمەیەک ئەو ئاهەنگانەمان پێشکەشە کرد. ئەمە لە کاتێکە سەرجەم دەستەی باڵا و سەرۆکی ڕێکخرا و سەرۆکی لقەکانمان و هەرچی لە کۆمەڵی هونەری ملی کوردستانی شەکە هەمووی خۆبەخش و بێم و چەو بێ پارە و بێ پاداشت ئیشەکەین کە کۆرۆنای نەگریز ڕووی لە وڵاتە کرد. دروستکایەک نەما لە وڵاتەیە کاتی قەدەغەی هاتوچۆوانە ڕاگەیەنرا ئەو خەڵکی کە ئێمە ڕامان هێنابوون هەموو چوارشەمەیەک بێن چالاکی هونەری ببینن داوای ئەو کار و چالاکیانیان یەکەدین قەدەغە بوو. یەکسەر من بیرم لە دامەزرانی کەناڵی گەڕای میدیا کردەوە
لە پێشە ڕادیۆ بۆ ڕادیۆ میلی گەڕیان بوو بەس ڕادیۆ بۆ بەڵام ڕادیۆ بینرا و کە سوۆشیال میدیای کشێ بوو دەستمان کرد بەو چالاکیانەی کامان کرد جاران پێشکەشمانە کرد بە ئەوان بەڕاستە خۆیان بینین ئێمە لە کەناڵەکە دەستمان کرد بە چالاکی هوەری و زۆر بە گوڕوتوینێکی بێوێنە لەلایەن ئەو هەموو ستافە خۆبەخشی کە لەگەڵمانان یەکەم تەجروبەی میدیاییە میدیایەک کەسی لە پشت نەبێ سێبەری هیچ شوێن و هیچ لایەنێک نەبێ میدیایەکی ئەهلی سەربەخۆ لە پێناوی کولتور و هونەرە لە کاتێکا زۆربەی میدیاکان ڕەشببینی و قەلەقی و نائارامی و دڵڕاوچەیان بڵاو کردەوە بە جۆرێک بوو لە کاتی کۆرۆناکەیە هەرچی میدیا بوو ڕۆژانە ئاماری مردن و لە ناوچوونی مرۆڤایەتی و ئەوەنە خەڵک مرد و ئەوەنە خەڵگەمرێت و موچەنیە و حیزبەکان ڕێناکەون و قۆڕبەسەری و بە شێوەیەک ڕەشببینیان و بڵاو کردبەوە خەڵک تروسکایی بە ژیان نەمابوو ئێمە لەو کاتەیە شان بەشانێوی کە گۆرانی و مەسخامان پێشکەشەکە لە ڕێگەی ڕادیۆکەشمانەوە ڕۆژانە ڕێنمایی خۆپاراستنمان بڵاوە کردەوە لە کۆرۆنا و کە خەڵک چۆن خۆی بپارێزێ و دڵی خەڵکیشمان خۆشە کرد بەڵگەشمان بۆەوە ئەو هەموو ڤیددیۆیە کە ماوە لە ئەرشیفەکانمانە لە ماوەی ئەم چەند ساڵەیە لێتان ناشارمەوە هیچ کەسێک وەکو پێویست هاوکار و پشتیوانی ئەمە نەبوو بەڵام ڕۆڵی چەند کەسایەتیەکەی کە لە هەندێک تەنگژەیە کە ئامێرێکمان سوتا بێ یا ئامێرێکمان لە کار کەوت بێ فریاد ڕست بوون و هاتوون بە فریامانەوە لەوانە دکتۆر تاها ڕەسوڵ پارێزگاری سلێمانی کاک زایری کەریمەڕاش کۆمپانیای ئاوی سلێمانی ماوەیەک سپۆنسەری ڕەوانشاد مامەهادی عەریف حەمەتاڵیان نەکرد کە بۆ ماوەی 2 ساڵ بەرنامەی پێشکەشە کرد بە خۆبەخش من لەم یادەیە ئێمە زیاتر ئەمەی تەرکیز بکەم کە چەند کەسێکی زۆر خۆشەویستمان لە ناومانە نەماوەنێکێک لەوانە ڕەوانشاد هونەرمەندی کۆمیدی و ڕاگەیاندکاری سەرکەوتوو کاکە هادی مەحموود ناسا و عەریف حەمەتاڵ کە خۆزگەم ئەخواز لێرە ناومانە بایاس 2 ساڵەمە پێشکایەتەکەمان کردەوە لێرە ئەو بە قاقا بەناوبانگەکەی هاتە سەر شانۆکە و ئەم هۆڵی پڕ کرد لە قاقا و پێکەنین ئەم ساڵ زۆر بەرنمەیەکی تێروتە سەرمان بۆ ئامادە کردوون من نامێک کات زۆر بکوشم بەڵام زۆر پێم خۆش بوو کە هەڤاڵ عەباس لێپرساوی یا بڵێم بەناوی مەکتەبی ڕێکخراوی دیموکراتەکانەوە لێپرساوی بۆردی پیشەیەکان بفەرمێگەر لەسەر کۆی ئەو کار و چالاکیانێکی ئێمە کردومانە بۆ ئەم شارە و بۆ خزمەتی هونەر و نەتەوەکەمان لە کارە خۆبەخشەکانمان ئەگەر وتەیەکمان پێشکەش بکات سوپاسیەکەم. بنای خوای گەورە و میهرەبان ئێوارەتان باش خوشک و برایانی خۆشەویستم ئێمە ئەمڕۆ گەڕیاین بۆی کە بێین ئەم شنە بای کە لەم هۆڵە هەیە کەمێک بەشێک لە خەم و ماندوو بوونە دەرونیەکانمان بەبا بدەین. بەڕاستی ئەم جۆرە مناسەبە و کۆکردنەوانە و ئەم یادانە و ئەم زیندووکردنەوەی ئەم ڕەسەنایەتیە کوردیە ئەرکێکە لەسەر شانی هەموو تاکێکمان دەبوو ئەم هۆڵەی ئێستا کە ئەمەندە خەڵکەی لێ دانیشتووە جێ نەبوایەوە بەڕاستی خەڵک لێ ئامادە بێ لەبەروەی خەریکە بەشێک لە ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنها دەبێتە ئەم سایت و ڕاگەیاندنانەی کە هیچ وشەیەکی باش لەسەر مێژووی کورد و لەسەر تاچی کورد و لەسەر هونەری کورد باز ناکەن جگە لە ململانەیەکی سیاسی ناجۆر بەڕاستی کە دەرونی هەموو لایەکمانیان زۆر ماندی کردووە کە تاچی کوردی زیاتر بیر تەنها لە گرتنی ڕەخنەی نابنیادنەر ینی ڕەخنەی ڕوخێنەر دەگرێتەوە. ئەم جۆرە مناسەبانە و کۆکردنەوەی ئەم جۆرە ڕەسەنایەتی کوردی و ئەم هونەرمەندە بەڕێز و خۆشەویستانەی کە هەریەکی بە جۆرێک لە ڕەسەنایەتی کوردی بەشداری دەکەن و بە جۆرێک لە جلوبەرێک کە جارێشتر بە ئێمەمانان و نەوەی داهاتووی میلەتەکەمان نیشان دەدەنەوە بەڕاستی ئەمە جارێککە زیندووکردنەوەی پێویستە هەموو لایەکمان لە حیزبەکان لە لایەنە سیاسیەکان لە ڕێکخراوەکان پشتیوان و هاوکاریان بین کەوەی ئەمڕۆ جۆملە دەبێت کە بەڕاستی ئێمە لەوانەیە بۆ دەیان ڕێکخراوی کە هیچ زۆرە چالاکێکی کوردەواری لە بەرژەوەندی لەوانەیە توێژ و چینێکی کەم بێ زۆر دەعم و پشتیوانی دەکەین بەڵام کە ئەمە ئەساسی ڕەسەنایەتی و کەلتوری کوردەواریمانە کە هەمویان بە خۆبەخشانە ئەمە نیشانەی ئەو پڕی دڵسۆزیانە. بۆیە بەڕاستی من بە ناوی
برای گەورە و بەڕێزم جەنابی کاگوڕان لێپرسراوی مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان و خوشکی بەڕێز و خۆشەویستم فریال خان هەم پیرۆزبایی ئەم یادەی دەستگای میدیای گەریانتان لێ دەکەم و هەم پشتیوانی خۆمانتان بۆ دووبارە دەکەمەوە و لەگەرتان دەبین لە ناوتان دەبین پشتیوانتان دەبین هیوادارم ئەم ئێوارە بە دەنگی زوڵاڵی ئەم بەڕێز و خۆشەویستانە هەموو لایەکمان ئەم خەمانە بەبا بدەین کاتێک خۆش بەسەر بەرین هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن زۆر سپاس بروسکەی هەڤاڵ فریال عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی و لێپرسای بۆ دیجەماوەری ئەنجیۆکان لە مەکتەبی ڕێکخراوەکان بەڕێزان سەرۆک و دەستەی باڵای گەڕامیدیا ئامادەبوانی خۆشەویست بەناوی خۆم و بۆردی جەماوەری ئەنجیۆکانەوە بە گەرمی پیرۆزبایی یادی 4 ساڵی دامەزرانی ڕێکخراوەکەتان لێ دەکەم ئێوە 4 ساڵ بەر لە ئەمڕۆوەک ڕێکخراوێک دامەزران بەڵام لەو ماوەدا توانیتان لە پاڵ کاری ڕێکخراوی تا دەستگای میدیایی گەڕیاندا بمەزرێن و لەو ڕێگەشەوە خزمەتێکی بەرچاوتان بە هونەر و هونەرمەندان بکەن هەروەها لەسەر جەمبۆنە نیشتیمانی نەتەوەیەکانە دەوری باڵا و گرنگتان جێراوە کە ئەوەش جێگەی پێزانینی ئێمەیە وەک مەکتەب و دەستکەوتێکی بە نرخی ڕێکخراوەکەتان بووە بۆیە جارێکتر دەڵێم پیرۆز بێت یادی 4 ساڵی ڕێکخراوەکەتان و هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ دەخوازم هەر لێرشەوە دەمەوێت پێتان بڵێم مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکان جارێکتر پشتیوانی دووپات دەکاتەوە بۆتان بەندەش پشتیوانتان دەبم لە کاروانی خزمەتەکانتان تێشوو خستنە سەر خەرمانی کارەکانتان هەر شاد و سەرکەوتوو بن زۆر زۆر سوپاس بە هەڤاڵ فریال خۆشەویستان باشترین دەستپێک پێشێ بچینە ناو چایخانەکەی گەڕیان لە چایخانەکەیە زۆر بەزم ڕەزمیتایە خۆتان نەیبینن بەڵام بۆ شارکردنی ڕۆحی باشترین پێشکەشکارمان باشترین برامان خۆشەویستمان ئەندامیم خێزانەمان کە لە ناومانە نەماوە عەریف حەمەتاڵی ڕەوانشاد داوا لە خێزانەکەی و کچەکەی یەکەم لەگەڵ دوو کەسی تر لێەوە بفەرمون کاک عەباس و یا کاک فریارخان عەفوم بکەن کە بفەرمون بۆ داگرستانی و مەمانە و ئەگەر گوڵەکانشتان هێناوە مەکتەب بتوانن پێشکەشی ڕۆحی مامەهادی بکەن لەسەر ئەو مێزەی بەردەمی دایێنن بەهارخان ئەگە بفەرمێ بۆیرە لەگەڵ تەنکەی باری کچەکانی مامەهادیجان کە هەمیشە هەموو ڕۆژێک ینی کەستان بینیوە پێشکەشکارتان بینی و ئامادە بێ لە هەفتەیەکە 3 ڕۆژ بەرنامە بەخۆ بەخەش پێشکەش بکە لە یەک هەفتەیە 3 دانە ڕۆژ لەسەر یەک مامەهادی دڵی خەڵکی خۆشە کرد دوایی لە گرتە ڤیدیۆەکانە هەندێک دیمانمان هەیە کە بزانن چۆن باسی ژیانێ کرد کە ئەوێ ژیان هی ئەوە نییە خەمی بۆ هەڵگری ژیان بە سادەیی و جوانە بفەرمون بۆ داگرستانی ئەو 4 مۆمە هی 4 ساڵی دامەزرانی گەڕیان و گوڵەکانیشتان پێشکەشی مامەهادیە کرێت پێشکەشی گەڕیان زۆر سپاسی بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سلێمانی دەکەم کە پەیامی پیرۆزبایی ئاراستەی کەناڵی میدیایی گەڕیان کردووە و هەروەها پاڵپشتیمان دەکەن زۆر سپاسیان دەکەم بەشی ڕاگەیاندنی مەڵبەندی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونی هەموو ئێوەی خۆشەویست بەو هیوام کە ئەمڕۆ بتوانین ئێوارە ئاهەنگێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرین بەڕێزان دیارە کاکجەزا ئاماژەی بە هەندێک لە بەرنامەکاندا دەم هەیە و بڵێم کەناڵی میدیایی گەڕیان جگە لە زیندووکردنەوەی کللتور و ئەدەبی کوردی و هوەری ڕەسەنی کوردی کۆمەڵێک بەرنامەی زۆر تایبەتی لە خۆی گرتووە
بەرنامەمان هەبووە بەرنامەی شعری بەرنامەی هوەری کە تایبەت بووە بە کەناڵەکەمان بەردەوام هەموو ڕۆژە هەیە و لەگەڵ ئەوە بەرنامەی کۆمدیمان هەبووە بەرنامەی شەوانمان هەبوو بێدارانی شەو هیوادارین ئەم بەرنامانە جارێکی تر هەمویان لە کەناڵەکەماندا دەست پێ بکەینەوە لەبەری مایەک بوو بەڕاستی کۆمەڵێک لە بەرنامەکانمان وەستان بوو ڕێز و حرمەتمان بۆ هەموو ئێوەی خۆشەویست بۆ هەموو ئەو هونەرمەندە ئاجزانە بۆ هەموو ژەنیارەکان بۆ ئێوەی ئازیز هیوادارم ئێوارێکی خۆش بەسەر بەرن لەگەڵ ئێمە خۆشەویستانی ئێمە نەریتێکمان دایانە لە ڕاگەیانی کوردیە پێشتر پێیان وا بۆ بێ بەس کلیپ بەخش بکرێت سەرەتا بنووسێ دەرهێنانی فڵان کەس و وێنەگرتن و ئێمە بە تەواوی میلیانە چوونە ناو خەڵکەوە ئێستا سواز بخوا ئەگە خۆتان سێر چێ بکەنە زان گەڕیا میدیا لەکوێ هەیە و بینەرمان لەو پەڕی زاخۆ هەیە بە شایەتی بەرنامە لایڤەکانمان هەتا ئەو پەڕی گەرمیان و هەورامان تۆفیقە چابێرە ئەچینە لای چایخانەکە داوای لێبوورنەکەم ئەوە ژێچێکە لە بەرنامەکانمان کە بە درێژایی چەند ساڵ سامانی حاجی عەلی بەرنامەیەکی بە ناوی هەلەو حاجی و کاکە عومەر بچکۆ بەرنامەیەکی بە ناوی وتی ناو خەڵک بزانین چاخانەکەیەوان چی تیاگوزێرە لە بەرنامەکانە ڕۆژانە لە گەڕیان بافەرم کاکە هێواشەوە هاتن بە قوربان پەلەتان چییە زۆرتان پەلەیە کاکشێکۆی جان ساچایەک تێمێ بە ئیسراحەت بیخۆ دانیشین دوو قسەی خۆشیشەکەی وەستا تۆش تا خۆی ئەگەر بیهێ باشتر وەستا بابا لە پێش سەرێک لەم نانە تۆ چای بووم بێنە دوایی بۆ میوانەکانی بێنە یعنی لە پێشە بۆ خۆتی بێنە ئاخۆ خۆم خاوەنی شوێنەکەم میوان ئازیزەکان زۆر بەخێر بێن ئەم چاخانەیە چاخانەی منە و هیچ سپۆنسەرێکیشمان وێڵەمی منە جارجار کاکرزاس کاکە هەموو ڕۆژانی شەممە کاتژمێر 2:30 ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆن و ڕادیۆی گەڕیانەوە ئێمە ڕاستەوخۆ لەگەڵ تاناین لەگەڵ چەند هونەرمەندی بە ئەزمون هەم پەرمانێک چاوەڕێمان بن ئێوەش بەخێر بێن سەر چاوان میوانەکانیشمان ئەمڕۆ کاک نەوزاد کاک شێرکۆ حاجی سامان کاکە عومەر بچکۆل هونەرمەندی زۆر خۆشەویست کاکە ئازادی خۆشەویست مەقامزان و دڵخۆش و لەگەڵ هاوکارانم ئەو هونەرمەندە بەڕێزانە ژەنیارە بەڕێزەکان زۆر بەخێر بێننەوەکانیان هەمووی لەم دەقەیان ناوترێ بەخێر بێن ئێوەش دووبارە سەر چاوان کاکە چامان بنێ بۆک بۆ دێنەوە ناخۆش و چایاخۆی زۆرە پەلەیە وەستا من نەمزانی خاوەنی مڵکەکە لێرە ئەمتی تو چاخانەی منە بە منی واوە ئەی من بەچی یامی نەموو ئیژەکەی نیوبەنیو کاک سامان با بینی خۆمان بێ جارە وەختی نییە باش دوایی پێ دەڵێم کاکە تۆ لەکوێ کاکەزات بە حەوت ڕزگار ناکەوێ بە کەلانەکەت قوربانجانەوە مەشغوڵین بە یەکەوە من و ئەمە زۆر سەرقاڵبووینە ماوە هەر خەریکی کورسی کۆکردنەوە وەڵڵاهی دەستان خۆش بێەوە جادەی قەنات ناڵێن جوان کۆکرا بۆ تۆ یەک دقە بۆستا ئەی کاکشە گۆشیرینە خۆ یا دیژدەما دیژدەما لە سا چەندێنن هەفتە چی بەوەسی کیلۆمەترە باوکە حاجی جان ئەڵێ لە سا هەفتایە لە سا هەفتایانی چی لە کورسیە وەڵا تۆ بڕۆ بۆ هەفتە و حەوت وەڵڵاهی مادەم وایە تۆ کورسیانە ناڵێ ئەمەی کە خەڵک لەسەری دانی کورە نەبابە و کورسیانە نابە قوربانە و کورسیانەی کە لە پەرلەمانە و خەڵک دەنگی پێ حاجی من هینم پێویستە ئەمە چەندێنن یان جان کورسیمان کەمە ئێمە کورسی پەرلەمانە لە بە قوربان تۆ بەچی تێگەشتووی ئەما تەستە بەوانەی جادەی قەنات کورسیانە بوون کورە نەکاکە کورسی پەرلەمانە لەم وەڵڵاهی ئەمڕۆ هەر خەریکی کۆبوونەوەکاری بووم بڕواکەی کۆبوونەوەیەکی تێروتەسەلمان کرد پێش ناخواردن نەوەڵا دوای ناخواردن ئاتۆ چایە بگرە ماڵە ئای دەستخۆش 6 کورسی گەشم هێناوە من تەبعەن کۆبوونەوەکانی ئێمە دایم لەسەر تێروتەسەلی و دوای ناخواردن نەوەڵا زۆر بووین مەجموعەیە بووین بەڕاستی گەشتینە نەتیجە نەتیجەکەی باش بوو وەڵا بڕیارمانە ئیتر هەوڵی جدی بین بۆ خەڵک چونکە بەڕاستی خەڵک عاجزە لێمان ئەبێ خەڵک ئاشکەینەوە بەچی وەڵا بە قسەی خۆش ئەمزای بە کورسی نا ئەنجا هاوکاری خەڵک بکەین دەستی هاوکاری بۆ خەڵک درێژکەین
داواکاریەکانی خەڵک جێبەجێەکەی بۆ ئەو خەڵکەش توانە دەنگمان پێڵان وەڵا ڕاستەکەی ئەنجا کۆبوونەوەکە ماشکور بۆ خوای گەورە نەتیجەی باشیە بوو کاکەجان بە یارمەتی خۆتان دین و ئاین نەکرێت ئاخە من لە کۆبوونەوە بووم و دوو شتی کەشی تیا ئەوڕەقەی تیانە بەڵێ لەگەڵ دوو کڕی نییە لە خزمەتان لەبەرەوەی میوانی تایبەتیمان هەیە ئێمە ئەمڕۆ بەڵێ مایکەم بۆ چاکە ئەو مایکەی بۆ چاکە بەس کاکە جان تۆ پەلەم لێ مەکە بە قوربانە بێت کاکە ڕەزاجان من لەگەڵ ئەم پیاوەیە تۆزە ئیشی تەمان ماوە ئەرێ عومەر باپیرێ دیارنێ ماوە ئەو باپیرەوە لەبیر نەچێتەوە ئەو چاو چی دەکرد ڕشتی ڕشتە باش باپیرە مەڵێ کوڕا و ڕەحمانی باپیرە دەڵێم کوڕە ڕەفیقی ژانی بەجانی بوو بڕواکەی شەو ڕۆژ بێ باپیرەمە و ڕەحمان ڕاست دەکەی ئەوەی کە سحری بۆ کردی گاڵتە لێ ڕەحمانی ساحیرە لەم ئای چۆن ئەوە لەکوێیە دیار نییە باپیرم مرد وایش کاتە سەر جادە وەڵا بۆ خۆی مرد دەستی شکاوم بەچی وڵا تەکسیەک سەلامی لێ کرد و تە تەکسێکی گراتەوە ماڵە بۆ خۆی مرد سارە لێیە بابە نەساری چی ئەی هەورە بریسکە لێیە نە بابە نا بابە من جووتێ مۆزم بۆ ئەی جەڵدە لێیە ناوەڵا جەڵدەش لێ نەیە ئەی قوڕ بە سەرمەی بەچی مرد وەڵای تر کە تەکسێکی کرد بە دەرگادا بەڵسی خەوت خەبەرمان کردەوە مرد بوو وەش توخوا یعنی بیری چوە ناسەبا جەڵدە لێیە ناوەڵا هەر خەبەر من خەوت بوو کە خەبەرمان کردەوە مرد بوو بەڵێ بەڵێ تەکسێکیش خۆش بوو خوا عەفوی کە خۆیشتان لێ نەسەن ناوەڵا ئەی ئافرەت وەڵا عەشێمی لە ئەمیشەتان مەبەسمە باپیرم سەحریە کرد گاڵتە لێ واللهی گاڵتەی تەواو پێ لەبەر چای من جاری وایە بوو سیحریە کرد واللهی دوو لە ڕووی جەماعەت هەر گاڵتەی تەواویشم پێیاوە دەوەڵای باپیرەم وتی لەگەڵ ئەو حاجیات شوین لەگەڵ جەنابتە وتی وەختی خۆی خۆت زانی دارە ڕابوو وابوو وتی ماڵێک دارەکەیان ئامەنا بووینی سەقفەکە ئەداری سەقف هەمووی دارە ڕاکان ئەمەنا وتی قاورمەمان خواردمە بەسم قاورمەی گۆشت بووە باڵیە وتی بڕوا بکەوتم چیرکەی دانوتیان لێ نییە وتی ئەک لەو کۆڵەکە دارە وتی کەوتە خوا ڕێک بوو بە چیرکە باپیرم دانی پێ پاکردەوە ئەگم ماڵی درۆتم بە قورگت لە باپیرە درۆزنتر تۆی منەڵێ باڵیە باپیرمە و بۆ من درۆزنم وەرە درۆمەکەن کاکە منیش هەموو جارە گاڵتەم پێیاو گاڵتەوە چیرکە بۆێنم من لە باپیرمە بۆ ماوەتەوە یعنی تۆ ئیسا حەتی تۆ عاقڵ نابی لە باپیر تۆ فێری درۆ بووی تۆش جا ئەو جمهورە دانیشتووە بزانم باپیرم درۆیە کریا یعنی تۆش خەریکی سیحر و جادووی وەرە واز بێنن لەو شتانە کاکە بە خاتری ئەمە چیرکەی دان نییە بەرە وەڵڵا بیکەم بەدار بڕواکەی نەوەڵڵا بەم دوو چاوەی خۆم بیبینم بڕوات پێ ناکەم باپیریشم بەو داخەوە مرد بڕواکە فەرموودەی ئەگەر بوو بەدار باوەڕ ناکەی بوو بەداریانە وەڵا بوو ئەی بۆڵی باپیرە درۆوەکە واخە تۆش لەو درۆزمتری هێشتاش بڕوا ناکەی ها هێشتاش بەمە بڕوا ناکەی وەڵا خۆ عومەر بە قسە دەکەم وەرە بابێ بە تایەفە ها شێرکۆ گیان وەڵا بە چاوی خۆم بینی بڕوا بکە زۆر تووڕەم کە سای کەم بە سەماوە نانا بە چی ئەو کەم بە سەماوەر کۆرە واز بێنە کاکە پڵیتەم دەست ناکەوێ دوا بزانی ئێمە هەر ئاوای ساحیرین هەمومان بە تایەفە بە عەشرە دوای عەشە میلا ڕاستەکەی ئای چۆن تۆ بەس درۆزنیشن لەسەرێکەوە وەڵڵا باوکم ئێمە سەحری بۆ کەمەڵە درۆکەی ئیترەوە خاوەنی مڵکەکەیشە بڕوان پێ ناکە باشە تەواوە دەستی خۆش ببوو بەدار ئێمە شایەتی حاڵی کاکە ئەو دروی نەکرم پیاوە باپیری دروی کردبوو خوا کەس ئەوەی بە باپیری نەبینی وەڵای من بە چای خۆم بینی ئەمانم بڕوا کرد بەس باپیری درۆیە کرد درۆکانی لە حەر خۆی نەبوو باش با مجلەکانی هیتلەری لەبەرای هاتووە بە منەوە درۆکەی مجلەکانی هیتلەر لەبەرتە کاک شێرکۆ چی هەیە لە سەریان والله بەناشکوری ماڵێم تووشی دەردی لەم جیرانەتیەوە خەریکەم دەستم تێدا ئاخر خەتای من نییە ئەمە باپیری ڕەفیقی ژانی بەجیانین بوو بڕواکە مامە شێرکۆ درۆیە کرد درۆ نەبوو هەمووی درۆی گەورە گەورە وەڵڵی جارێکیان خۆم لەگەڵ باپیر مابوو بەڵێ دەستی گرتم بەو جادەی مەولەویا ڕۆشتین یەک فەردە گڵۆبەرژەدانرا بوو ئاتی لەو گڵۆبەرژێ چەند جوانە بوو بە فستق هەنی فەردەکە باشە کاکە تۆ بڕوا بەواکەی بەڵێ بەڵێ هەر بەڵێ باپیرم وا بوو یان هەر بە وەرە سەوای واوە ڕاستە وەڵڵی من بەم چاوانەی خۆم بیبینم ئێدە کاکە من چی لێ بکەم بڕوا ناکە کاک سامانەوە ئێمەش دراوسێکمان هەیە وتی ساڵێکیان شوتیم کردی شوتی هیچ شوتێکیان زۆر گەورە بوو نزیکی مانی ڕەمەزان دەیە ڵاو کاتە قاشێکەکەی توی دوای مانی ڕەمەزان کە ڕۆستمەوە سەیرم کرد 40 متر توڵێتی وتی هێنا قاسم کرد بەسەر ئەو مەنتیقەیە هەموو ڕەمەزان لێیان خوارد تیانە ئیسە وتی وەڵای ئێستا شەریکەیەکی کۆری هاتووە ئەرە شوتی لەگەڵمانان تەقاوتێکیان کردوڵە شوتیمان بۆ بنێژە و ئەیکرد بە کەرەبانە بڕوا ناکە لەگەڵم شێرکۆیا چوین بۆ ڕاو بۆ دوکان ماسیەکمان کوش 75 کیلۆ بۆ زانی چۆن برژانمان بە قەرەوێڵە
ڕاستەکە بۆ باوەڕ ناکەین ماسی و بەقەڵە وێرە ئەی بەقەڵە وەرە ماڵی تۆ شۆیشم بە قورگت بۆ درۆتان بڕوانە کە دەچی لێ بکە وەسا ڕەزا ئەمانە زۆریان پێ و کەمی دەرەخەن آخر هەمووی درۆیە وڵا بەقەرە خۆزانم درۆکەن آخر کاک ڕەزاگیان ئەمە ماسی بۆ یا بەشەر بووە ئەڵە بەقەڵە وێرە بەرژانومانە ماسی هەفتا و چەند کیلۆ هەفتا و پێنج آخر این سەلانە هەفتا و پێنج بیسەبەت هەفتا و پێنج و 900 گرام ئەمە موالی دەتۆ باسەکەی ماسی 900 گرام مریشکە فرۆشە 900 گرام گاڵتەی یعنی تۆ لێ خوارد بەڵێ پیکابەکە و هێنای بارمان کرد هەتا نەمانزای بەچی ببژێن چون لەو ماوە دوو قەرێڵەمان ئەوە دەمیەگا ماسیەکان کرێناوی برژان ئەوە خەڵکە ئەوە سەیدیان ئێستاش تەلەفۆنکە و ماڵ و هەنێکی لێماوە ناو سەلاجەکە ماسی ئیقتو نەبا بە قوتوی چی من گاڵتەی لێ ئێڵە لە سەلاجەکە لە بەرچاو شتەکەم بڕواناکە لە بەرچاو تاوتان چیرکە و بۆکەم بەدار بڕواناکەی تۆ بڕوا بەچێکی وەڵای من بڕوا بە درۆان ناکەم تۆ نییە هەر زروفەکە وایە سیقە نەماوە سیقە نەماوە چونکەم درۆم کەس بڕوا بە ڕاستەکانی بڕواکەی ڕاستیەکانی ژێتە گومانی لەسەر چووکم ئەمەنەی درۆ بە پاڵەوەیە خۆ تاسایی بەکەدامی قەدیم درۆزم بینیم ئەی ئەوە نییە خەچوە نەدیون ئێمە دیسنا ئەی چۆن کەردێکی لەگەڵە مامە شێرکۆیە ئەوە خۆی لە دوکانی سەرەوە خوارەوە ناڵێم دوای بڵێ درۆکە بەڵێ ئاوا دەمێکرایەوە قرش بوو نەبابە چاو چاوی نابین لەگەڵ مامە شێرکۆیە لایتمان لە یاسێکن نا لە قورجی حوتێکا بووی هەر بە چیرکەی دان نییە ئاوام کرد یەک حوتەکەی حوتەکە ما پژمی مامە شێرکۆ لە دوورانەکەی سەرچنار سەرماڵ نەڵ تۆ بێ زەحمەت کەوشکی و پیاڵەیەکوە کەوچکی و پیاڵەیەکی نا لەگەڵیان نەبوو کەوشکی و پیاڵەیەکوە لەگەڵیان نەبوو ئێستا کەوشکەکە بە پەنجەتێکی یابینی بڕوا بکە ئەو حوتە پژمی من مامە شێرکۆ لە دوورانەکەی سەرچنار بووی کاکە بە خاتری خوا من داشێت کرد بە درۆ چی لێ بکەم کاکە بڕواناکەی چی لێ بکەم یعنی تۆ ئەویت یابوون هەردووکمان لە ناو دەمی حوتەکە بووین کە نەپژمی یاریم بەزم ئەو بێکەوە بووین کەس یاریم بە زمانە پشکۆرەی نەکرد حوتەکە بەنی حاکشو چاومان کرد و زای نەکەوە لە دوورانەکەی سەرچنار ئەهم ماڵی درۆی هەردووتانم بە قوڕ کرد کاکە تۆ بڕواناکەی من درۆ ناکەن کاک سامانجان حاجی درۆ ناکەنەوە ساڵاکە ئەو باسیەکە ئێمە لە بانە بووین ئاوا باقیرم بۆ خۆشی ئەوە تۆزە تۆ خەیالی وەشان باڵیە دوای هەفتەیە ئەومانە لە سەیرانبن هاو بەم دیوە باڵیە دوای هەفتەیەکە ئەومانە بەرەو ناو پارێزە هاو باڵیە قینم هەڵسێنی پێڵم ئاوێکی کەی با خەڵک لە گۆیژە خەیار بڕنێ با بزانی وای ئەمی ژاتە پاڵتان بۆ درۆ حاجیژیان بە یارمەتیتان باڵیە جیرفانمان پڕ بوو لە درۆ بابچینە من نیم لای مۆسیقا و گۆرانی هاوکاران ئەگەر ئامادە بن فەرمونون کاگازات ئێمە پێمان خۆشە دوو ئاوانەکەی بەس ئەگەر بەستەکەممان بۆ بکە بە ماڵێ باریگر ئای لە مینا ئەوە ئەم کاتتان باش سپاسی هەمولایەکەم پیرۆزبایی 4 ساڵەی گەڕیانەکەم هیوادارم هەموو ساڵێکی ئاوا بەخۆشی بێتە سەر لەگەڵ ئەو یادکردنەوەی ئەو هونەرمەندە جوانانەی کە لە ژیانە نەماون من زۆر ڕێز و سەری بەرزمدا ئەنوێنم بۆ ڕادیۆی گەڕیان و چاوی ئەوەش ماچەکە دوعاوانەکەی شوێن ماڵە گەورە دوعاوانەکەی شوێن ماڵە گەورە سەرە و خوار ئەڕۆی بە پێچ و دەورە تۆ باڕووناکی وێنەی بلووری ئاوی زیندەجی گشارە زووری لە
بەدڵی پرخەمەم ڕۆژی ڕووناکە لێ کردومە بەتەمەم بۆچ پێم نانوێنی وێنەی فوتوگراف وێنەی شیرینی نازدارانی جان نمونەی دەستی پەروەردگار بووم بە شوێنت تۆیە گوڵی بەهار بووم بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەک مانکەتانی جەرگیانە سوتان بە شەوی تاریکی دەیجۆر بووکیێ ڕەشماڵیان پڕەکرێ لە نۆر ئەوەکەی بۆن گوڵاوەکەم بۆ سەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونا مەسید و ئاوان بە بۆمبای ڕاوکەرت کەوتنەوە سەرەوە ماڵەباری کەرمیناجان کەس نەیگێڕاوە کەس نەیگێڕاوە بۆ خۆم دانیشتمە میناجان دڵخۆشیم داوە هەرە خۆم دانیشتمە میناجان دڵخۆشیم داوە
بەڕاستی دەستێ خۆش بە مامۆستا هەمومان خسەوە یادەوەریشی زۆر خۆش دووبارە بەخێر بی سەرچاو ئەو میوانە بەڕێزانە ژوانێک ئێستا هاتوون هەموو لای بەخێر بن کاک شێرکۆ هەرچەندە ئێمە لە پرۆگرامی ئێمە گۆرانی عەرەبی نییە بەڵام لەبەرەوەی کە گۆرانی عەرەبی باش ئەچڕیت ئەگەر شتێکمان پێشکەشی بۆ میوانە بەڕێزانە ئەگەر بەسەرهاتی تازە شتێکمان بۆ والله بصدقة ببم آن سوري كلماتي عربي زور بقودني بلان باشا يعني بفيت وانا باشا بس في كلام وكل شيء لقلا بس الأوازي الريفية باشا يا ويلي أم يد وريدك يا بعد روحي يوم يا زماني أنا ابتليت في بقلبي عيب يبا يا ويلي يا ويلا مريت والله مريت يبا يا أنا مريت لهم مريت لهم والله ما قدر علي قنا صحيت والله خجلت عنا يا ويلي يا ويلا بلجان بلجان نصر فريماني كم ماوم خول شريسي در ولاتم نقراوم يا ويلي يما يا ذنوباتي بعدين بركي دەستەکانە خۆش بێ دەست خۆش ڕەبابەکەش تەڕ بوو ڕەتوبەت لێ یابوو کاک نەوزاد یەکێکە لە قسە خۆشەکانی شاری سلێمانی ئەو بەسەر هاتە ئەو مایکە فەرمووی بیگەێنە
جان قەینە گەلێرە سەرەتا و لای بەخێر بێن نوکتەیە کاک ڕەزا ئەڵێ کابراەک لە شاری سنە ماڵەکەی گڕی گرتە بوو خوایە ماڵی کەس گڕ نەگرێ طبعا تا تەلەفۆنەکەن دایرەی حەریق سێ چوار دقەیەکی پێیەچێ خۆی کرد بە ناو ئاگرەکەی ئەژنەکەی دەرێنا دەرودراوسێتێن ئەوە پیاوە کورە ئەوە زن خۆشە بیستە ئەهات ئەژنەکەی ڕزگار کرد خۆی کردەوە بە ناو ماڵەکەی کڵپەی ئاگری لێڵەسا مناڵەکەشی ڕزگار کرد دایرەی حەریقاتن تا ئەو دقەی سۆندەکانیان کردەوە چوار کە ڕۆخۆی کرد بە ناو ئاگرەکەی و بەدەستی بەتاڵاتە دەرەوە یەکێ لە جەماعەتی دایرەی حەریق جا لەهجەی ڕۆژەڵات یا با بڵێن شاری سنە لەگەڵ خۆمانە فەرقی هەیە ڕووی کردە کابرای ماڵسوتاوتی بەو بەختخوا بگری ئەمە چە سەولێکی تە ناو ئاگرە و تێیتە دەرەوە وتی چۆن چیە ئاغا وەڵی ژن و مناڵەکەم هێنا دەرەوە بەڵام بەخوا هەر ئیشم هەیە وتی ئیشی چی هەیە بەو نەچێ ناو ئاگرەوەیتە دەرەوە کەسێ ماوە لە ژوورۆ مرد بێ و تێرە وەڵا بەو کڕڕوو وتی کێ وتی خەسووبە تێچی لات وتی وەڵام مردووە وتی ئەی بۆ نەچتە ژوورەوەیتە دەرەوە وتی وەڵا بۆیە زوو زووەچم جەنازەکەیم دیوا دیوەکەم بۆی جوان ببرشێ بە مردوویش وازی لێ نەیە نابوو تەشتان بێ سەرەتا ئاو بەژیان هەر لەم بۆنە پیرۆزەیە چاوی یەک بێکتان ناجەکەم و من لێرەوە بەڵێن بە هەموو بیسەران و هەموو بینەرانی ژەڵێم بە ڕادیۆی میلی گەڕیان بە تەلەڤیزیۆنی میلی گەڕیان کە کارمەندێکی خۆبەخشی ئەو کەناڵەم و هەتا ئەو دقەی ئەو بیسەرە ئارەزویان لێ ئێمە بێمە لە خزمەتداین بەڵام بڕوان پێ بکەن نەبێتە مەوزوعی هیچ شتێک ئەتوانم بڵم 10 ساڵی ژەبێ من گۆرانیم نەوتووە بەس لەبەرەی دڵی کاک ڕەزا و ئێوەی بەڕێز نەشکێنم کاک زایر جەلار زۆر بەخێر بێ لەبەرە هەڵەسم هەموو لایەک بەخێر بێن بەسەر سەر و بەسەر چاو ماوەسا عەلی ئارەش بزەی چاوێ عزیز منێ کۆش ما بزەی چاوێ هەسیرت کردوە بە زولفی خاوێ وەها مبتەلا بە بەندی داوێ هەرگیز ناجاتمێ نابێ لە ڕاوێ کە باند کردمێ بە ئەڵقەی زنجیر کەماوم بۆ تۆوە ئەسیرە مەسیر کەماوم بۆ تۆوە ئەسیرە مەسیر عزیز بە ئەڵقەیە زولفی ڕەشماری وەک پەرژی لاداوار گۆنای گوڵناری بە دوو لێوی ئایا وەکو پاساری هەچ پێنی نەغمەی عیشق و دڵداری مەگەر بە مردنێ تۆم بچێ لە بیر تەماوم بۆ تۆوە ئەتیرە مسير كما بطلت أسير مسير
سەر و جانێ بە باڵەخانەی سەر خیابانێ مەگەرێ سەر بنێ سەر شلەی ڕانێ باسی باجارێ ببمە قوربانێ کە دڵێ ڕق نەبی لێم نەبی زویر کەماوە بۆ تۆ ئەسیرە مەسیر کەماوە بۆ تۆ ئەسیرە مەسیر دەستان خۆش بێ دەست خۆش بەڕێزان من بە یەک مەقامی مامۆستا بەرنامەکەی من لێرە کۆچایی پێدێ دووبارە زۆر بەخێر بێن میوانانی خۆشەویست و ئاگادارتانەکەینەوە جاریش کرد ڕۆژانی شەممان کاتژمێر 2:30 هەر جاری لەگەڵ هونەرمەندێکی زۆر خۆشەویستی ئەم شارە چکۆ بەرنامە و فەقەرەی ترماوە هونەرمەندانی خۆشەویستیش لێرن کاکە حەمە کرماشانی کاک شیروان کاک ساماڵەوان هەمووی لێرە وجودیان هەیە و دوای ئەم مەقامە من لێرە خواحافیزتان لە یەکەم بێ ئێوە ناخۆش و چایەمان خوارد داوی لێ ورد نەکەین فەرمووە مەسە ببوورن من زۆربەی زۆری گۆرانەکانم مەقامە ئێتەگەر قوڵتان بێت لا لو صوت أقرم جانا كمان ماش رولا بتشيب قال تشوي أقرمو دخل
كتوروش تي بجار اردلو هنا سمروي آمين امتقان هدايا آمين امتقان هدايا صد بريايا الليل بايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لقالمنايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم باب لقالمنايا عايشة قولي وفاطمة ورعنايا ظالم ما بلقالنا دستان خوش بێ زۆر سپاس بۆ زەنیارانە زۆر سپاس بۆ هونەرمەندە خۆشەویستانە دەستخۆشیان لێ دەکەم سپاس بۆ ئێوەش ئامادە بووان و میوانە خۆشەویستەکان دیارە ئێمە بەرنامەکەمان بەردەوامە پارچەیەک فیلمی دۆکۆمەنتاریمانەیە لەگەڵ لێدوانی هاوڵاتیان سەبارەت بە کەناڵی میدیایی گەڕیان دەستان خۆش پاشان هونەرمەندانی خۆشەویست شیروان عەبدوڵڵا هەروەها کاک حەمە کرماشانی لێرن بە گۆرانیەکانیان ئێوارە هەنگکەمان خۆشتر دەکەن هیوادارم لەگەڵمانە بمێنەوە گروپی هەڵپەڕکەی نیشتیمانیش نواندنێکمان بۆ دەکەن بە هەڵپەڕکەیەکی کوردەواری فەرمونون بابینەری دۆکۆمەنتاریەکە بین هەی سڵاو لە ڕادەی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە سڵاو لە ڕادەی گەڕیان سڵاو لەم دەقە و ساتە هونەرمەندانی میلی گشت بە خۆزگە و ئاواتە هەر کەسێ لە تایبەتیەوە یادی 4 ساڵەی دەنگی گەڕیان پیرۆزەکەم سڵاو ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان بەخێر بێن سەر چاو بە هیوای پێشکەوت یەک ئەلۆ ئیکۆ کزە یەک مقامە گەورانی پێشکەش بێ و عەزیز و خۆشەویستەکەم لەگەڵ برای عەزیز و دڵسۆزم کاکە حەمە کرماشانی پێکەوە لە خزمەتی وی عەزیز و خۆشەویستانی وەراو دێ یەک کاگاوەش یەک تۆز ئیکۆ لەگەڵ ترێبل ئیقا ڕاگرە بم بەنەوە بۆ خاک و زیادی من بەنەوە بۆ خاک و زیادی خۆ من لە سەفەرم پەشیمانم تینی قومی ئاوی ساردی کانیەکی کوردستانم
بنبنەوە بۆ خاک و زێ لەم زەفرە بەشیمانم دینی قومیاوی زادی کانیەکی کوردستانم بنبنەوە بۆ لای دایکم با تێر بۆ نیە ناسەیکەم دووریەوە نازانی داوم نازانم چۆن پێ ناسەیکەم خۆ من لەوێ خاک و خۆمی تێرمازەکەم ڕۆحەمەکەم بە قوربانی سەری ئەدەم لە بەولەوی وەکان ئەسکانە ڕۆمەوە لە شەعر پشوێگە دەم چایەکی خۆش خۆ من الرشوان والذيلان وقادر كابان گرموی سپی رس بینه با پرچم و قژی خام گرموی سپی هرس بینه با پرچم و قژی خاوم گر تو چی لرزوە چی بم تەواو کەس بێ سۆمای چاوم ئەگەر بشم کۆن بێتەوە ڕوخسارم تێکبازەمە ئەگەر بشم کۆن بێتەوە ڕوخسارم تێکبازەمە ئەگەر گۆچان دەستم بگرێ بۆ ببێ بە هاوڕێی تەمەن هەرگیز بەخۆم ناوێن پیرم چونکە دڵە گڕ و گاڵە بەخوا کەسێ گەر عاشق بێ سەد ساڵی فێرمەوە دەردی تەنیایە باشم دەردی تەنهایە باشم خەتای کەس ناگرم خۆم چارە باشم خەتای کەس ناگرم خۆم چارە باشم یار 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 یاری ناوەزارە شیفای ئازارە لەو غەریبیە ببەبە یاری بێوەفا کەسی نەبەردە بە تەنیا لە شێوە شرابو بادەی تاوانە ئەوەی نەیناسم خەندە و شادیە دنیاش وەکو تۆ هیچ وەفاییە یاری یاری نازار سوپای ئازار لە غەریبی یاری یاری
ويتشاور بيتا لباشي قلبي توقع فما كان بيتيتا لباشي قلبي توقع فما كان بيتيتا جاني يدور بي أصار درمي شن يدور أصار هرمي رابردو يبير وشويسي هرناوي توبي بردوی پر خوشویستی لقل برای خوشویست و عزیزی من براکم همه کرماشانی پیکو بسیاری تریان کار رسیدی نواز لخدمت یو عزیز مشکلسان همولا بخیر دوباره و سیبار شامان یادی 4 سالی رادیو گریان پیروز بید بنای خوب و خیرات نیم بلاگن بخیر بیان سر و سر شاو هروها منیش باشن گرانیشی گران لخدمت یو خوشویست دوباره و سال همولا بخیر بیان سر و سر شاو شروع بشین یالا سوين بيبا وخوايي كاي فرستم القيت وانا بناي كما دستم سوين بيبا وخوايي كاي فرستم القيت وانا بناي كما دستم وشالك كايمن بكالا دستم يا بروانا بشاري ماستم لبير تطلقيان همو يوارا نسيك ما نقد لجيري بارا طلقيان لبير تات شوان لبيرت شوان تكاونا الله يمن قريونا الله يتو تكاونا الله يمن قريونا الله يتو تدنيا أبن بكشتي هلو كم يا بيبي بماسي بشي تدنيا أبن بغواص هلو كم يا ما سيواتي يا بيستاز قورة أو نومي لكم خواقاي هر وكو مليان
بشيوي لا نمشي بخاطر دني ما دنيا وقتشتي غرقا لنا ودريا نبيل تقوى جان وقزاري زار دست يقمى ونقر لجياري بان ترفع اليدان هترا يا خوانم تاما بلقيا هتا هناسا بكات وشوف هدلا يا ناكا خوش ويستو شادي بالرجا بختي كلو رونا شي خران شنقاي شوف بابا هورازم بابا بابا باشا بحاجو تاتا ضلق يا لبيرتا أبجاري جارا دس يكفى نقر لجيري بارا لبيرت ما بين زور خوشي تولنا ودلماي لك شباب لبي تولنا ودلماي لك شباب لبي يا رب ديار مردم شول مالي يا رب ديار مردم شول مالي وانا قريب بابا تنهابم تخوانا قريب بابا تنهابم وازاري خوم لخلوة تابم بابا تنهابم لقل خومابم بابا تنهابم لقل خومابم سوزي يبين البوان مرقز نبو مني صديق دار گرفتاری تو منی صدیق داری تو گید و شدی نبوان لنفکرو تو ای لحامی و لحامی ای لحامی هیچ کس تیانا گبوان لغمی من هیچ کس تیانا گبوان لبدبختی من ويل حالي ما أفلح حالي ما ويل حالي ما أفلح حالي ما هي وذن ديار يا
خۆش بێ ولا دێنەوە خزمەتمان بە گروپی ئەڵبەشی و مەچەند گۆرانێکی شاد کە خزمەتە ولا یاڵا هەڵبەشی گرژیکە بۆ عزیز بڕۆ گرژیکە هی روشنیه بورد نسوتیم شونیان نالم شونیان نالم شونیان نالم روشنیه بورد نسوتیم شونیان نالم شونیان نالم شونیان نالم وقدر وشی تشیری وایلا خیال وایلا خیال وایلا خیال کروی سروتی دل دیوانه کیم بخیراتی نازدار میوانه کیم ای سروتی دل دیوانه کیم بخیراتی شامس میوانه کیم شدول الريتر شدول الريتر كما شقي بيني شدول الريتر يضبول الريتر شدول الريتر أتاك الرشي يتر هرشا والريتر هرشا والريتر هرشا والريتر كروي سرتي ضل ديوان
هيا أخلا ولا بارخة كملا أخلا ولا بارخة كملا وكني ولا أرزي فشوية وكني ولا أرزي هاي فشوية خوام پرگرمیانی او مغزان لافش خوام پرگرمیانی او مغزان لافش لسر بالاک خوام دنباکش لسر بالاک خوام دنباک نیا خلاولا بارخ کملا هایلا ولا بارخ کملا وقنی ولا ارزی فجویا ولا عصی من كل ابوي باصحاب كل عصي هاي ابوي باصحاب صلاة ولرادي قريان صلاة ولم ذا قوساتا صلاة ولرادي قريان صلاة ولم ذا قوساتا هنر من داني ميلي يشبخ وزقو آواتا مركز يلباشورو مركز دروج هلاتا مركز خاون ميجوا مركز خاون خباتا با إمزاك وكينوا يستاكل همولاتا أمراد يبيتك كنال لن يوسايتين الساتا أمراد يبكينك كنال لن يوسايتين الساتا هاي رادو قرياني ميلي يا كمي كردستانا يا شعري سليماني ويا باي تختي بابانا يرقا كي كراويا بروي هنر مندانا هو هنر مندي ميلي هو أبا كتاب خانة هو أبا كتاب خانة صلاة لرادو قريانا صلاة لكاجلالو سرجم كارمان دكاريان کاک جەزا لەبەرەوەی ئەزانی بەدەم ئیشکردنەوە زۆر هیلاک بۆ دانیشتۆ با بڕۆین بۆ لای سڵاو لێبێ کاک جەزای سڵاوتان لێبێ سەرچاوم بە بۆنەی یادی دامەزراندنی کەناڵەکەمانەوە چیت هەیە بۆ کارمەندەکە وەڵای من تەناومەیە سوپاسی ئێوە بکەم پیرۆزبایی لە ئێوەکەم پیرۆزبایی لە ماندوو نەبوونیەوەکەم دەستان خۆش بێ من زمانم لاڵە لە ئاستی ماندووبوونی یەک بێژی کارمەندەکانە لە ڕاستیانی هیچم پێ ناوترێت لەبەرەوەی چەند ساڵە هەمووتان ئەرک و ماندووبوونە قورسەکە لەسەر ئێوە بەڕاستی پیرۆز بێ لە ئێوە پیرۆز بێ لە ئەو خەڵکی کە هەواداری گەڕیانە ئەمێ بە هەمیان بەڵام گەڕیان میدیا ئەو میدیایە کە لەسەر ماندووبوون و ئەرک و ماندووبوونی ئەو هەموو کارمەندە خۆبەخشە ئەوەی کەوی بینین لەسەر ماندووبوونی جەستە و ماندووبوونی گیرفان و ماندووبوونی شەون و خوری و ئەم کارمەندە خۆبەخشانەیە پیرۆز بێ لە ئێوە دەستان خۆش بێ زۆر سپاس Now
سڵاو لە پشنگخان زۆر سپاس ئەم کاتەوە باش هەموو کاتێککە پڕبێ لە خۆشی سپاس کاگدریس چیت هەیە بۆ ساڵیادی گەڕیان میدیا بۆ کارمەندەکان بەڵێ سپاس دەکەم پێشەکی بە بۆنەی چوارەمی ساڵیادی دامەزرانی گەڕیان میدیا پیرۆزبایی خۆمارەستی هەموو کارمەندەکانەکەم هەمویان زەحمەتیان کێشاوە لەم کەناڵەیە بۆ پیرۆزبایی گەرمیش ئاراستی سەرجەم هونەرمەندانی کوردستان دەکەم لەبەرەی بەڕاستی کەناڵی میدیای گەڕیان تایبەت بە هونەرمەندان و خزمەتی هونەرمەندانەکە دەستی ئێوەش خۆش بێت. کاگدریزی جیادگاریەکی خۆش لەم چەند ساڵی کە خزمەتت کردووە بۆمان گەڕیتەوە. دەستگای گەڕیان دیارە هەموو یادگاری خۆشە لەبەرەوەی هەموو هونەرمەندەکانمان لێوە بینی جارێکی تر بەڵام ئەو کاتانێک کە خۆم بەرنامەم پێشکەشەکە لێ بەرنامەی بێدارین شەو ئینشاءڵڵا ئەش گەڕێتەوە بینەوەریمان زۆرە یعنی خەڵک داوای کرد کە لە بەرنامەکە ئێمەوە ژنیان بۆ خوازی داوایانە کرد کە لە ڕێگەی بەرنامەکەی ئێمەوە کەسێک بناسن و هاوسەرگیری بکەن وان دەزای سندیکای بێوەژنانماندانەوە سپاستان دەکەم جارێکی تر پیرۆز بێ دەستی خۆش بێ زۆر سپاس کاگدریز. لرا گذرتا بدڵی پرخەمان ڕۆژی ڕووناکە لێ کردومە بەتەمان بۆچ پێم نامێنی وێنەی فوتوگراف وێنەی شیرینی نازدارانی جان. ساڵی دامەزرانی دەستگای میدیایی گەڕیان ئەم یادە پیرۆز دەکەم لە کاک جەزا لە کاک بورهان لە تەواوی کارمەندان لە ستافە ماندوونە ناسەکەی گەڕیان میدیا هەروەها ئەمە لێرە شۆ پیرۆزبایەکی گەرم ئاراستەی کاک ئەحمەد خۆشناوەتی و کاک شەماڵ بە تایبەت کەم لەبەر ئەوەی بەهۆی هەر بار و دۆخێک بێ ناتوانانی ئەمڕۆ لەم یادە پیرۆزیە بەشدار بن. هیوای سەرکەوتنتان بۆ خوازم ماندوو نەبن تەواوی ئەم یادە پیرۆز دەکەم لە هەموو ئەو کارمەندانەی ئێستا کار ئەکەن و ئەوانەشی کە لێرە نەماون دەستان خۆش بێ و ماندوو نەبن. بە بۆنەی یادی دامەزرانی 4 ساڵەی دەستگای میدیایی گەڕیان پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و بەڕێوەبەر و ستافی گەڕیان میدیا ئەەکەم هیوادارم بتوانین هەموو ساڵێک لە کات و ساتی خۆیدا ئەم یادە بەرز و پیرۆز ڕابگرین. زۆر سپاس بۆ بەڕێزدا. بەناوی خۆی گەورە و میرەمان سڵاو ڕێز بینەران و بیسەرانی گەڕیان میدیا من ئەحمەدی خۆشناوەتی بە بۆنەی 4 ساڵەی دامەزرانی دەستگای میدیایی گەڕیان پیرۆزبایەکی گرم لە خۆم و لە خاوەن و بەڕێوەری گشتی دەستگای میدیایی گەڕیان مامجەزای ساز دەکەم و پیرۆزبایەکی گەرم لە تەواوی کارمەندە خۆبەخش و ماندوونە ناسەکانی گەڕیان میدیا دەکەم ئەوانەی کەوا لە ڕابردوو لەگەڵمان بوون و ئەوانەی ڕۆژێک لە گەڕیان میدیا ئیشیان کردەوە ئەوانەی تاکو ئێستاش لە گەڕیان میدیا بەداوم و بە خۆبەخشی کار دەکەن و پیرۆزبایەکی گەرم لە تەواوی بینەران و بیسەرانی گەڕیان میدیا دەکەم ئەگەر ئەوان نەبن گەڕیان میدیاش نابێت. خۆم بە خۆشحاڵ دەزانم کەوا یەکێکم لە کارمەندە کۆنەکانی دەستگای میدیایی گەڕیان هەر لە سەرەتای دامەزرانی دەستگای میدیایی گەڕیان تاکو ئێستا بە خۆبەخشی بەردەوامە و ئەوەی لەم یادە زۆر دڵتەنگم دەکات بە جێهێشتن و کۆچی دوایی هونەرمەندی گەورەمان برا گەورەمان کاکە هادی مەحموود حەمەتاڵ بوو کەوا کۆچی دوایی کردو بەداخەوە بە جێهێشتن خۆی گەورە ئینشەڵڵا جێی بەهێش بێت و خۆی گەورە ڕۆحی شاد کات. دووبارە و سێبارە و هەزاربارە پیرۆز بێت 4 ساڵەی یادی گەڕیان میدیا. 4 ساڵەی بە بۆنەی یادی دامەزراندنی 4 ساڵەی ڕادیۆی تەلەڤیزیۆنی گەڕیان لە ناخی دڵەوە پیرۆزبایی لە سەرجەم کارمەندان و هاوپیشانەکەم لە ڕادیۆی گەڕیان ڕێز و سڵاوم هەیە بۆ کاک جەزا دەستخۆشی لێکم بۆ ئەم بەرنامە جوانە بە هیوای ئەوەی بتوانین کارێکی جوان پێشکەشکەین بە میوانە بەڕێزەکان و هیوادارم هەموو ساڵێک بتوانین ئەم یادە بکەینەوە. خۆ مناسێنم نەوزاستێقم هەروەکو کارمەندی گەڕیان میدیا
هیوام سەرکەوتنە بۆ هەموو کارمەندان پیرۆزباییان لێکەم یەک بە یەک لەم 4 ساڵەدا کە لە گەڕیان میدیا بووم کەسانێکی زۆر باش هونەرمەندانێکی زۆر چاک ئینسانانێکی مرۆڤانێکی زۆر باشم ناسی بەرز و پیرۆز ڕای ئەگەێنم هیوادارم هەروە بەردەوام بن تاکە کەناڵێکە کە بۆ هونەرمەندان و ئەوەی کە ناتقە بێت و هونەرێکی هەبێ یا مەسەلەن کەسێکی موهێبێ گەڕیان میدیا دەرگای بۆ کردوتەوە بەڕاستی گەڕیان میدیا جێگەی خۆی کردوتەوە ئەتوانم ئێستا بڵێم دڵی شارەکەیە لەم یادەیە چیت هەیە بۆ هاوڕێیان ئەگەر بە قسێکی خۆش بێ بە نوکتەیەک بێ بە گۆرانیەک بێ بەژاری بکەیت والله چاویان ماچەکەم من هەمیشە هەر لە گەڕیان میدیا بە نوکتە بە ناوبانگم ئەڵێ کابرایەک باوکی مرده بوو جەماعەتێ لە ڕەفیقەکانی نەیانەزانی کە باوکی مرده وتیان چۆن خەبەری بینێ دانەیە کاوتی بابەوە ئیشی خۆمە وتیان بەڕاستەوتی والله زەلامی وا بووە باوکی کە بردووە کە چون پێم وتوە پێکەنینی هاتوتیان دە وڵی باو خێرە بۆ تۆ بێ وڵات وێ لە دەرگای ماڵی کابراوە لەو تۆزێ درێژە نوکتەکە سەرتانێشێنم یا لە دەرگای ماڵی کابراوتی کاکەوتی بەڵێ تی ژەنادی هۆڵتە ناسی وتی نەوەڵاکێ وتی بابە چه هەیکەل و قامەتێکی بوو بە 12 نەفەرەوە لە فەڕەنسای گر چۆن نایناسی ئاخری چی لێ هات مرد وتی ئەرە وڵاتی دەی خوا عەفویکە وتی ئەنیشتاینەتان ئەناسی وتی نەبەخوا ئەنیشتاین تێکوتی بابەوە کاسوەی زەوی کەشف کرد و عالمێک بوو هەر بۆ خۆی چۆن نایناسی وتی بەخوا نایناسم وتی کریستۆفەر کۆڵۆمبۆس ناسی وتی نەوەڵا ئەو کێ وتی بابە بە بەلەمێکی بچووکەوە قاڕی ئەمریکای کەسو کرد لە ئاخریەکە مرد وتی وایارە وەڵام مرد لەگەڵ حرمەتم بۆ بینەران و ئەوەی کە گوێ لەم نوکتە بێ تی دەی بە قوربانم باوکی تۆ چکەرێ بوو مرد و تەواو زۆر سپاس ڕادیۆی ملی گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان ڕادیۆی ملی گەڕیان ماڵی هونەرمەندان خۆشەویستان داوا لە بەڕێوەبەری کەناڵی میدیایی گەڕیان بەڕێز کاک جەزای ساز دەکەم با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی ئامادەبوانی بەڕێز زۆر بە گەرمی بەخێراتتانەکەم بە تایبەتی بەخراپی هەواڵ کاغابازەکەم لێپرسایی بۆردی پیشەی لە مەکتەبی ڕێکخراوەکان و ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی هەواڵبژاردن ئەندامی ئەنجومەی سەرکردایەتی لە مەکتەبی ڕێکخراوەکان مامۆستا جەلال عوسمان و مامۆستا دڵشاد و سەرجەم میوانەکانی مەکتەبی ڕێکخراوەکان و سەرجەم چین و توێژەکان مامۆستا ئەیوب و نوێنەری وەزارەتی ڕۆشنبیری و هونەرمەندان و خۆشەویستان و ئامادەبوان ڕاگەاندکارەکان ئەو میوانانی کە هیوایەکیان بەگەڕێن هەیە هەمووتان بەخێر بێن خۆشەویستان بیرۆکەی گەڕێ میدیا لەوە سەری هەڵدا ئێمە هەر زۆر دنیایەکی سەیراڵی ڕێکەوتێک کە ئەلیفای گەورە بۆ شێوەڕێکی خستو ئێمە لە 12/12/2013 کاتی سەرهەڵدانی داعش و توندڕەوی لە وڵاتەیە کە ئیتر ئەگەر بۆ شێوەیە بەردەوام وایە هیچ شتێک لە وڵاتەیە نامە بە ناوی چالاکی هونەری و کولتوری ئێمە کافترەیە کولتوری زەردەشمان دامەزران و کۆمەڵی هونەری ملی کوردستان لەگەڵ هاوڕێم بەرزانی خاڵی خەڵوس بۆ ماوەی ئەتا ساڵی 2018 توانیمان ئەو چەند ساڵە بە بەردەوام هەموو ڕۆژە چالاکیشی کولتوری هەموو ئێوارە ئاهەنگێک چەندین چالاکی هونەری پێشکەش بکەین بە خۆبەخش بەبێ بەرامبەر بۆ خەڵک باشترین کۆنسێرتەکانمان لێ پێشکەش کرد یەکێ لەو شانازیانی کە ماوە تا ئێستا لە تۆمارەکانمانە دوایین بەرهەمی دوایین ئێوارە ئاهەنگی مامۆستا کەریم کاوان ڕۆحی شاد بێ کە لای ئێمە گۆرانیتووە ڕۆحی شاد بێ مامشکوری خەیات و چەندین هونەرمەندی تر ئەمانەش هەمووی بەبێ بەرامبەر لە هەر شوێنێکی دنیای بێت لە کافتریایەک کۆنسێرتێک کرێ بێ بە بلیدیا بە پارە بچنجوورە ئەوانە هەمووی بەبێ بەرامبەر لای ئێمە هەموو چوارشەمەیەک ئەو ئاهەنگانەمان پێشکەش کرد ئەمە لە کاتێک سەرچەند دەستەی باڵا و سەرۆکی ڕێکخراو و سەرۆکی لەخەکانمان و هەرچی لە کۆمەڵی هونەری ملی کوردستانی شەکە هەمووی خۆبەخش و بێ موچە و بێ پارە و بێ پاداشتی شەکەین کە کۆرۆنای نەگریز ڕووی لە وڵاتە کرد دروستکایەک نەما لە وڵاتەیە ئەکاتی قەدەغەی هاتوچۆوانە ڕاگەیەنرا ئەو خەڵکی کە ئێمە ڕامان هێنابوون هەموو چوارشەمەیەک بێن چالاکی هونەری ببینن داوای ئەو کار و چالاکیانیان یەکەتین قەدەغە بوو یەکسەر من بیرم لە دامەزرانی کەناڵی گەڕیان میدیا کردەوە لە پێشان رادیۆ بوو رادیۆ میلی گەڕیان بوو بەس رادیۆ بوو بەڵام رادیۆ بینرا و کە سۆشیال میدیای شێ بوو دەستمان کرد بەو چالاکیانی کامان کرد جاران پێشکەشمانە کرد بە ئەوان بەڕاستەخۆیان بینینێمە لە کەناڵەکە دەستمان کرد بە چالاکی هونەری و زۆر بە گوڕوتوینێکی بێوێنە لەلایەن ئەو هەموو ستافە خۆبەخشەی کە لەگەڵمانان یەکەم تەجروبەی میدیاییە میدیایەک کەسی لە پشت نەبێ سێبەری هیچ شوێن و هیچ لایەنێک نەبێ میدیایەکی ئەهلی سەربەخۆ لە پێناوی کولتور و هونەرە لە کاتێکا زۆربەی میدیاکان
ڕژبینی و قەلەقی و نائارامی و دڵڕاوچیان بڵاو کردەوە بە جۆرێک و لە کاتی کۆرۆناکەیە هەرچی میدیا بوو ڕۆژانە ئاماری مردن و لە ناوچوونی مرۆڤایەتی و ئەوەنە خەڵک مرد و ئەوەنە خەڵک گەمرێت و موچەنی و حیزبەکان ڕێناکەون و خۆڕبەسەری و بە شێوەیەک ڕژبینیان و بڵاو کردبەوە خەڵک تروسکایی بە ژیان نەمابوو ئێمە لەو کاتەیە شان بەشانێوی کە گۆرانی مۆسیقامان پێشۆزەکە لە ڕێگەی ڕادیۆکەشمانەوە ڕۆژانە ڕێنمایی خۆپاراستمان بڵاو کردەوە لە بەدڵ پیرۆزبایی خۆم ئاراستەی یۆگران و بیسەرانی ڕادیۆی میدی گەڕیانەکەم هیوادارم هەموو ساڵێکان هەر خۆشی و شادی و ئاسوودەی بێ بەڕاستی ئەم 4 ساڵی تەمەنی ڕادیۆی میدی گەڕیان ئەوەی توانیمان لەماوەی ئەو 4 ساڵەیە کە من لەوانێت 4 ساڵ کەمتریش هاوکار بووم و بەشدار بووم لە بەرنامەکانیان هیوادارم بزەیەکی خۆشی ماخس بێتە سەر لێوی ئەو بینەر و بیسەرە خۆشەویستانە ئینشاڵڵا پشت بەخوای گەورە بۆ ساڵانی ئایندەی 2024 و 25 و 26 بەرەوسەرەوە ئینشاڵڵا ڕادیۆکە هەر بەردەوامە بێ و چیشمان پێ بکرێ ئێمە هەر خزمەتکاری ئەو ڕادیۆین بۆیە لێرەوە دەستی ماندووبوونی ئەو کارمەندە دڵسۆز و ماندوونە ناسانە ئەگوشم بە تایبەتی کاکجەزای ساز بەڕاستی کەسێکی ماندووە دڵسۆز بۆ ئەو ڕادیۆ تەلەڤیزۆنە کارمەندە جوانەکانیان کە ساڵانێکی زۆرە بەخۆ بەخشکارەکەن هیوادارم داوام لەلایەنی پەیوەندیداریش هەیە لە یەکەی ئیداری شاری سلێمانی کە ئاگداری ئەو ڕادیۆ بن و توانن خزمەتێک بە هونەری کوردیە کات ئەوانیش دەستی هاوکاری بۆ درێژکەن بە پێی توانە هاوکاری ئەو ڕادیۆکەن بۆی بەردەوام بێت لە خزمەتی هونەری کوردی نمونەی دەستی پەروەردگار بووم بە شوێنێ تۆیە گوڵی بەهار بووم بە شەدەی لار و سەرپۆشی کەتان وەک مانکەتانی جەنگیانە سوتان بە شەوی تاریکی دەیجوون بۆچیە ڕسماڵیان پڕەکرێ لە نور توخوا ئەوەکەی بۆن وڵاوەکە بۆ سەرچاوەکە کەمێلاوەکە نازداران بوونا غەسیلی دوعاوان بە بۆمبای ڕاوکەرەک کەوتنەوە سەران مال باری کەرمیناجەن کەس نەیگێڕا
نسبەتی ئێمە و خەڵکی سلێمانی و خەڵکی دەوروبەری سلێمانیەوە دەستگای میدیایی گەڕان بۆ ئێمە نامۆن نییە، جێگای خۆی لە دڵی هەموو کەسێکا کردوێتەوە. من پیرۆزبایەکی گەرمی یادی 4 ساڵەیان لە تەواوی کارمەندان و بەڕێز ستافەکەی و بەڕێز کاکجەزای ساز دەکەم. دیار دەستگای میدیایی گەڕان هەوڵێک و ماندووبوونێک و چڕبوونێکی زیاتری بەخۆیەوە بینێ لەو چەند ساڵی دواترا. ئێمە هەست دەکەین ئەوان وەکو دەستگا و ستافە جوانە ڕۆژ بە ڕۆژ و هەموو کاتێک بەرەو پێشەوە ئەچن. ئەمە مای دڵخۆشیە چکە بە جددیە مەیسە ئەم جمهورە زۆرە لێرە ئەبینین ئەگەر ئەمە دەستگای میدیایی گەڕان یعنی هەوڵ و کۆشی خۆی نەبووایە ئەمڕۆ ئەم خەڵکە لێرە گرتنە ئەبوو. پیرۆزبایان لە یەکەم سوپاسیان ئەکەین، هیواداری هەمیشە لە چالاکی و بۆنەکاندا جێی پێی خۆیان بکەنەوەکو کردویانەتەوە بۆ دووبارە سێبارە پیرۆزبایان لێکم. هەر بەم مناسبەوە هیچمان پێشکەشەکەی وەکو چی؟ شعر بێگومان شعرەکانی تۆ تام چێژێکی خۆی هەیە. سپاس. شعری دایکتان پێشکەشەکەم. ئەی دایکیان دای ئازیز، ئەی سەر چاوەی هەموو ژینم، بوونم پەیوەستە پێێتەوە بەخوا بێتەوە ببرینم. ئەی دایکیان ئەی خۆشەویست، ئەی باشتی ئەستی نستم، ئەگەر ساتێک دڵمار نەبێ لە هەبوونی خۆشم هەستم، شکۆت بەرزە و بەرزترە بێ بەرزی هێندەی باشتی خوا لە هەبوونت بەختەوەرم جێم نەهێڵی دایک خوا. هێندە هۆگرم پێێتەوە زیاتر لە کۆرپەکەی جاران، ئەسکینی شادیم داکا لە هەردووتانەکی باران، کە بناڵ بووم پیۆن لێ ئەبوو نیشتیمانی یەکەم خاکان نییە وەک شکۆدار لێ. ئەی دایکیان خوا نیشتیمان وەک تۆ پاکە. زۆر سپاس. زۆر سپاس. بۆ یادی 4 ساڵەی دامەزرانی دەستگای میدیایی گەڕیان چیت هەیە بۆ کارمەندان و بۆ هەوادارانی؟ ئەو یادە پیرۆز نرخێنم و سڵاو ڕێزمێ بۆ هەموو کارمەندانی دەستگای میدیایی گەڕیان و پیرۆزبایی لە خۆش مەگەم کە خۆم کارمەندی شێوم و تۆزی هیچ کەس پێشکاری بەرنامەکانە بم. هیوادارم کەوا توانی بێتمان لە ماوەی ئەو 4 ساڵەیە خزمەتێکمان بە هونەری میلی کوردی کردێ بێ هەر 4 پارچەی کوردستان و بەڕاستی لێرەشەوە ئەمە سوپاسی ئەو لایەنان و ئەو کەسانی کە ئێمە هاوکاری ئێمەیان کردووە سوپاسیانەکەی لێرە و لێرەشەوە زۆر دەستخۆشی لە هاوڕێی عەزیز و هونەرمەندی زۆر خۆشەویست سەرۆکی کۆمەڵەی هونەرمەندانی میلی کاکە جەزای سازەکەم و سوپاسی کاکە بورهانەکەم و سوپاسی کاکە شێخدیارەکەم. بەڕاستی ئەمانیش زۆر ئەرچیان شێشراوە سا بۆ نمونە هەر هاتنی ئێرە و شاخانەیەک لێرە لە ستۆدیۆ هێنامانە لێرە لەسەر شانۆ دامان ناوە دیارە ئەمانە ئەرچیشی زۆریان کێشراوە تا توانیمانە ئەم بەرنامەیە جێبەجێکەین و چاوەڕی نوانە بەڕێزەکانی شەکەین کەمیشکە دەست پێکەین ئینشەڵڵا. چیت هەیە بۆ ئەم یادە وەکو گۆرانێکمان پێشکەشکەیان بەسەر هاتێک پێم وایە بێ گۆرانی بێ باشترە کەس تایسە گۆرانینەوە تۆ لە چاپێکەکانە قەینا لێرە ئەمە ئێمە جیهایە گۆرانی هەڵم بەسەر چاو گۆرانیشی خۆمتان پێشش. ئەرێ ئەو دەمەی خەمەم زۆرە گوڵاڵە دڵ حەزینە نازانم بۆ بێمەیلە بێهۆ دڵی غەمژینە ئەم دنیایە بە خەندەی تۆوە لەلام شیرینە وەگەمەم سەرگەشتە و نامۆم لە بۆ ئەو خات و زینە لەسەر هیچ و خۆڕایی بڵە لە من بقین ئەرێ غەزالێ لێ غەزالێ شازادەی پەرچەم کاڵێ شازادەی پەرچەم کاڵێ بۆ جارێ لێم ناپرسی نەگفتێنە هەواڵێ بۆ جارێ لێم ناپرسی نەگفتێنە هەواڵێ. ئەوەش پێشکرد بێەوە. زۆر سپاس من چاوت خۆش بێ من پیرۆزبایی گەرمتان لێ یەکەم بەڕاستی دەستی ماندووبوونتان نەکوژم ئەزانم زۆر ماندووە بن بۆ بێ پشت و پەناشن بەڕاستی هاوکات هاوسۆزی خۆم بۆتان دەرە بڕم بۆ بێ پشت و پەناییە بەڕاستی ئیشەکانی ئێوە هەمویان ئیشی جوانن
دوورن لە هەوڵدان بۆ دەسە و لێسانەوە خزمەتکردە بە ڕۆشنبیری و ڕاگەیان ئێمە زۆر پێویستمان بەم کای و بوارانە یەکەوەیشی تیاکەن بەڕاستی چونکە کورد هەموو شتێکی ئێمە شۆڕشمان کرد ڕاپەڕیمان کردووە بەڕاستی هەموو شتێکمان کردووە بەڵام لە ڕووی هوشیاریەوە ئاستی هوشیاریمان نزمە لە بەرەوەی مەینەتیەکان بەردەوام ڕوبەڕووی ئێمە ئەبنەوە و بەردەوامیش بە سەختتر خۆیان دووبارەکەنەوە بەڵام ئەم کارانە ئەتوانێت باڵا بەهۆشی خەڵکە هەم لە ڕووی ڕۆشنبیری هەم لە ڕووی ڕاگەاندنەوە ئەوەش زامنە بۆی ئەم گەلەیەتر بەڕاستی دەرباز بێت لە مەینەتی من دووبارە و سێبارە پیرۆزباییتان لێ یەکەم و ئاوسۆزی خۆم لەگەڵتانە دەڕابڕم دەستان خۆش بێ و خزمەتی باشەکەن ئاگام لە چالاکیەکانتان لێ هەمووی نا بەڵام هەندێکی ئاگام لێ هەرەوەش وای لێکردن ئەمڕۆ بێم بۆ ئێرە داوەتنامەشم بۆ ناتوە بەڵام خۆم هاتووم و ئامادە بووم یاخوا بە خێر بێ سەرچاو زۆر سپاس ئەی میدیای گەڕان ئەبێ ئێمە سوپاسی ئەو کۆمەڵە ئەکتەرە ئەو کۆمەڵە هونەرمەندە بکەین کە لەو دەستگایە جێگان بۆتەوە لەسەر ئەرک و ماندووبوونی خۆیان ئیشەکەن بۆ ئەو کارانەی کە زیاتر بڵێن شعبیە کارە شعبەکان کۆمەڵی هونەرمەندی گەوران لە خۆ گرتووە ئەم هونەرمەندانە بەڕاستی هەمووی سەربازی ون بوون بەڵام ئازادەکە گەرێتەوە بۆ کاک جەزا بۆ ئەو ستافی کە لەگەڵێتی بەڕاستی خوانێشۆتەوە ڕادێکی جوان ئیشەکی جوانەکەن بەڕاستی لە پیرۆزبای زیاتر هیچی کەمان ناوێت تا فەرموویسا مرۆ ساڕیادیانە عەجەبەن چێ بۆ سێریان چێ پێی ئەزانێ چێ دەستخۆشیان لێکە لەبەرەوە ئەمانە سەربازی ڕاستەقینەی بوارەکەن جێگای ڕێز و خۆشویستێ من زۆر سپاس ساڵی دامەزرانی هێزگای گەڕیان ڕبەتۆ پێوەزبای گەرمتە ناڕاستاکەم دەستخۆشی لە یەک بێکتانەکەم کە خۆبەخشان لە ماوەی ئەم 4 ساڵەدا خزمەتتان بە هونەری کوردی و بە میدیای کوردی کردووە ئومێدەوارم هەمیشە لە ساغ و دەمەند درێژ بن خوای گەورەتان هێڵێ بۆ خزمەتی کورد و کوردستان هەر بژین چاوتان ماچەکە زۆر سپاس دەکەم We'll be right back.